دیارە هەموو لایەکتان دەزانن بابەتی درامە بیانیەکان و بە تایبەتی درامە تورکیەکان لەم ڕۆژانەدا بۆتە بابەتێکی گەرما و گەرمی کۆڕ و دانیشتەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن. هەر سەبارەت بەو بابەتە لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی ئەوقاف نووسراوێکی ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری کردووە بە نووسراویان ژمارە 123 لە 15/9/2015 کە ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیریان کردووە. تیایدا دیاریدەی تەلاق و بەشێک لە کێشە کۆمەڵایەتیەکان گەڕاندوێتەوە بۆ پەخشکردنی ئەو درامە بیانیانە و بە تایبەت درامە تورکیەکان. بۆیە داوایان لە وەزارەتی ڕۆشنبیری کردووە کە سنوورێک بۆ ئەو درامایانە دابنرێت کە لەگەڵ ئادابی کوردەواری ناگونجێت. بەو هۆکارانە و لەسەر داوای بەڕێز وەزیرە ڕۆشنبیری لاوان کاک حەمەی حەمەسەعید ئێمە لێرە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە پێمان باش بوو ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیە ڕێک بخەین و بۆ ئەوەی لە ئەو لایەنانەی کە پەیوەستن بۆ وەڵامدانەوە و ئیزراعاتکردن لەسەر ئەو بابەتە بە جەنابتانە بە خەڵکی کوردستان ڕابگەیەنی. خۆتان دەزانن ئێمە کار بە ڕێنماییەک دەکەین کە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەرچووە. پێی دەڵێن ڕێنمایی ژمارەیەک ساڵی 2014 لە وەزارەتی ڕۆشنبیری دەرچوێت کە تایبەتە بە ڕێنمایی ڕێخستنی سپیسی فریکوێنسی و مۆڵەتی رادیۆ و تەلەڤیزیۆنەکان. ئەو ڕێنماییەش پاڵپشت بە مادەی دووەم و بڕگەی نۆ لە یاسای وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و یاسای کاری ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 کە لەلایەن پەرلەمانی کوردستان دەرچووە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری دەرکراوە. پاڵپشت بەو یاسایانە ئێمە کار بەو ڕێنمایە دەکەین. بەپێی ئەو ڕێنمایە پێویستە بەپێی ئەو ڕێنمایە پێویستە میدیا بینرا و بیستراوەکان ڕەچاوی ئەو خاڵانە بکەن کە لە مادەی سێمی بڕگەی سێمی خاڵی یەکەم و دووەم و سێم هاتووە کە لە ڕووی کوالیتیەوە پێویستە میدیاکان پابەندی ئەو خاڵانە بن. یەکەم زیان نەگەیاندن بە نەریت و بەرژەوەندی گشتی لە چوارچێوەی یاسا کارپێرکراوەکانی هەرێمی کوردستان. دووەم دوورکەوتنەوە لە تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی و خێزان. سێەم پەخشنەکردنی ئەو بەرنامە و بڕگانە کە هانی جاکاری ڕەگەزی و توندڕەوی و دەمارگیری دەدەن لە هەموو بوارەکانی ژیاندا ئاینی و تایفەگەری و نەتەوەی ناوچەگەری. ئەو سێ خاڵە ئەو سێ خاڵن کە تایبەتن بەو بابەتەوە تەبان خاڵی تریشانن تۆزێک لە نزیکەوە ئەو بابەتە دەگرێتەوە بەڵام بۆی زوو دوور نەکەوینەوە تەنیا ئاماژە بۆ سێ خاڵە دەدەم. لە هەمان کات بەپێی مادەی پێنجەمی خاڵی دووەم بڕگەی ئەلف با جیم دال لە حاڵەتی پابەند نەبوونی کەناڵەکان سەرپێچەکانی بواری ڕاگەیاندن لەلایەن 4 کەناڵی فەرمیەوە دیاری دەکرێت بەم شێوەی خوارەوە. ئەلف بەشی مۆنیتەرینگ لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە بە دەسەڵاتی دادوەری ئەویش لە کاتی یەکلابوونەوەی کێشە و سکاڵاکان لە دادگا جیم لەسەر فەرمانی داواکاری گشتی داد لەسەر داوای سندیکای ڕۆژنامەنووسان. ئێمە لەو حاڵەتانە دەتوانین سەرپێچیەکان دیاری بکەین و دەتوانین سزاش دیاری بکەین بۆ سەرپێچیەکان کە لە ڕێنماییەکە دیاری کراوە. و بەهۆی ئەوەی ئەو نووسراوەی کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری کردووە پشتی بە ئامار و داتا و زانیاری زانستی نەبەستووە تەنیا بۆچوونێکە. بۆ ئێمە پێشنیار دەکەین کە لیژنەیەکی هاوبەش لە خەڵکی شارەزا و وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ نمونە وەزارەتی ئەوقاف، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کۆمەڵایەتی و ئەو وەزارەتانەی کە معنین
بۆ بابەتە لەگەڵ خەڵکی شارەزا لێژنەیەک دابدرێ بۆ هەڵسەنگاندنێکی بابەتیانە و زانستیانە بۆ دانانی ڕێکاری پێویست بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پرسەدا. بۆیە ئەمە لێرە ڕابۆچوونی خۆمان بۆ خەڵکو بۆ ئێوە دەربڕی و داوا دەکەن کە لێژنەیەکی هاوبەش پێبیتن بۆ ئەوەی لە داهاتوو بە شێوەیەکی یاسایانە مامەڵە لەگەر ئەو بابەتە بکەین. بەڵێ ئەمە بەردەوام لەسەر سەرپێچیەکان جرعاتمان هەبووە و سەرپێچیەکان وەکو باسم کرد بە پێی ڕێنمایەکان لە چەند حاڵەتێکدا ئەگەر کەسێک شکایەت بکەێت لە دادگا یان ڕاستەوخۆ لەلایەن بەشی مۆنیتەرینگی ئێمەیان لەلایەن بەشی یاسای ئێمە ملاحەزەمان هەبێ یان لەلایەن داواکاری گشتی ئاراستەمان کرابێ و لەو بوارانەدا بەڵێ نمونەمان لایە و ئیجراعاتمان کردووە لەسەر ئەو کەناڵانەی کە لە ڕێنمایەکان لایەنداوە. بەڵێ ئامارەکە بە وردیش لە بەردەستی ئێمەیە لە بەشی یاسا لای کاک سەردار و ئەوان هەیە و من نامەوێت ناوی کەناڵێک لێروکانە بێنم کە سزا دراوە بەڵام زۆر کەناڵ سزا